چەند جوان کۆبووینەتەوە وەک ڕۆژانی کۆن. ئەگەر چی ئەو کات من بەدەستی چوڕنوکەوە چاوەڕێن دەکرد لەسەر پێ های ڕۆژە بەسەر چووەکان. دواتر Kulağa geçmiş. Tebrik. Sen hepimizden başka çıktın Yusuf. Biz yaşlandık, sense büyüdün. Bak şişinmeye bak. Alırım ben bunun aklını. Önce öp, sonra bir şey hissetmiyorum de. İyi kafa karıştırıyorsun. Sadede gelelim. Silah işi senelerdir benim. Ezel'de tecrübe sıfır. Ezel kim? Bu işte tecrübe değil. Zeka konuşur. ێکەوە دەوز بە باقسە بکە ئەی بۆ تەمەنی ئێوە ڕێزندا ناو هاتم. ئێستا ئێوە ڕێز بۆ هێزی من دانانێن. بابەتی بازرگانیەکە تەنها بۆ خۆمە. زۆر دڵت شکاندم. زۆر. باش من دەناسن. دەزانن کە من بە باشی ئەو کارە دەکەم. وە دەشزانن لەوە زیاتر چیم پێ دەکرێ. نازانین. ئێمە نازانین تۆ چیت پێ دەکرێ ئەفەندی. نازانین. جەنابت چێوا قسە دەکەی برادەر؟ من هاوڕێ. من لێرە ئەو پیاوام کە بەدەستی چڕنووکەوە چاوەڕێ دەکەم. ئامادەم. تۆ باش ئەو چیرۆکە دەزانی. ئەها ئەو کورسەی ئێستا لەسەری دانیشتووی زۆری پێچ تا گەیشتە سەری وانە؟ ئاسان بوانە بە چەقەنێ. ئێستا کە هاتمە تەنیشت جەنابەت حیسابم بۆ کەس نەکرد. بۆ میسبەیە هەر بەسەریان دەکەوتم و تێدەپەڕیم. هیچ کەسیش دەنجی لێوە نەداهات. بەڵام ئێستا تۆ بێدەنگ دەوی گوێ دەگری. ئەوانە قسە دەکەن و بڕیار دەدەن. زۆریان پێ ناچێ. بۆچی دەزانی؟ چووکە و پیاوە هەیە.
وابێ پێم باشترە. کەوا هەستم باوە تازە پێگەشتۆ بناسین. باشە. ژمارەی ئۆتۆمبیلەکەم پێدا لە مەیدانی ئۆک ئەوانیان بینیوە. من دادەبەزم هەیشان وازانم من هەوڵ ڕزگارکردنی سەردادم بایتر بێکۆنەمان بینێن. ها تەمووز دەتوانم داواکی لێ بکەم لەبەر چاوی ئەیشامەی کوژە. ئای لەوە سڵاو. هۆ چیەوە؟ زۆر جوان دەرچووە. زۆر سپاس وەڵا لە بەیانیوە خەریکیم. مەبەستمەوە نییە، مەبەستم مکیازەکە و پرستە. ئەوە ئەزەل کەی دێتەوە؟ کۆکتێلێکی سەری ساڵم دروست کردوتم تامی بکا بزانێت چۆنە. لەکوێ بزانم؟ لەوانەیە لەگەڵ هاوڕێیەکی کچ پیرۆزی بکە. ئەزەل هاوڕێی کچی نییە. نیەتی؟ پێدەچێ و ئەزەلە پیاوێکی زۆر تەنیا بێ. کاگەلی تکایە پێم بڵە متمانە بۆ کەسە بکەم کە تووشی گومانی کردومە. مەبەست شەرمینە؟ متمانەی پێمەکە. باشە باوەڕ بە چی بکەم؟ متمانە بە چی بکەم ها؟ نەکەی متمانە براکەم. ژیان وایە تەفۆ هەر لە هەمان شوێن دەداتەوە. تۆ کچەت خۆش دەوێ کەچی کچە دەتفرۆشێ لێی خۆش دەبی کەچی دووبارە دەتفرۆشێتەوە. کچێکت خۆش دەوێ کچە دەمرێ کەسێکی ترت خۆش دەوێ دەترسی ئەویش بمرێ. ژیانە تەفۆ لە هەمان شوێن دەداتەوە. هەمان نیشانە دەگرێتەوە و دەڵێ شوێنێکی تر نەماوە لە جەستەت بۆ کۆنکردن بۆ خۆشەویستی داهاتوت خوێنی بەدەستێتی دڵی لە ناو دەستێتی کچێکە لە مەترسیدا بێ لەگەڵەوەش وەکو خۆت بێ وەکو خۆت چاونەترس بێ. کچێک بێ کچێ و پیاوەش بێ. هەموو ڕۆژێک نیشانەیە. کورە من زۆر بەدبەختم. ئەرێ خۆ بەرد نیم. ئەرێ من بەردم. گوناحم کوڕە. ئاسن نیم کوڕە. بەدبەختم. ئەو شتانە بە میش دەڵێ ها؟ پێم دەڵێ
دەڵێن دەبێت تۆ لە بازرگانی چەک بکشێەوە. متمانە بەڕامیز دەکەن؟ متمانە بەڕامیز و بە گەنجەکانیشیان دەکەن. چی دەکەین؟ لەگەڵە پیاوە دەستە بە قسان کرد. وتمان تەنیا یانێکی شەوانە هەبێ بەڵام ئێستا هەمویان قسە دەکەن. ئیتر ئێستا کاتی بەکارهێنانی هێزە. چەک بەکاردێنین. بەڕای من هێشتا کاتی نهاتووە. ئەو پیلانانە لە بیر مەکەدامان ناون یوسف. بیرۆکەیەکی باشترت هەیە؟ لە بنچینەدا هەمە. بەڕای من ئەو کۆمەڵایەتون خۆیان نیشان دەدەن ڕاجۆن. نەک ڕامیز. داوای شتێک لە تۆ دەکەن چاوەڕەن تاوەکو پێشکەشیان بکەیت. هەر دەبێت چاوەڕێکەکەن. بەڵام بەڕای من پێویستە بیدەی. بڵێن چی بازرگانیە کارێک شتێکیان بدەیە. با دووبارە خۆیان لە ناو کار ببینەوە و دیسان خۆیان بە گەورە ببینەوە. لە بەرامبەردا داوای ئەزەل بکە. دواتر تۆ خۆت مەجوڵێنە لێگەڕایەوان چارەی دەکەن. ئەلو کاک نەجم تونبی بەستە بابەر نەبێتەوە. دقیق جان چۆنێکیانەکەم دار دەڕازێنمەوە مامۆمتاز بۆ هێناوم تۆ ناوی بۆ لامان لەگەڵ باپیرەتم کەمە دوورین وتم با گوێم لە دەنگت بێت تۆ باشی باشم دایکە بەڵام بۆ خاتر خواردەوەرە بم بۆ ماڵەوە پەیمان هەرە دەبێنە بیدە منیش با لەگەڵنەوە کەم قسە بکەم پڵنگ باپیرە دیسم باپیرەکەت دەڕوا پڵنگ بۆکوێ باپیرە ئافریقا نا گەشتی ئەو جارەم زۆر درێژە 4-5 ساڵ لێوێ دەمێنمەوە نامە دەنێرم سەرکەشیەکانی خۆمت بۆ دەنووسم دەی بە دایکم بڵێ جاری داهاتوو منیش لەگەڵ دێم باش